ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر دڵخۆشم کە جارێکی تر هاتوومەتە وڵاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدانە و هەڵوێست. لێکدانە و هەڵوێستی ئەم جارەشمان لەسەر چەند بابەتێکە سەرەتا سەردێڕەکانیتان بۆ خوێنمەوە. بابەتی یەکەمان لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا چی ڕوودەدات. بابەتی دووەمیشمان بابەتێکە لەسەر کۆماری ئیسلامی و ژینگە. و بابەتی سێمان بابەتێکە لەسەر ئازارەکانی منداڵان لەژێر سێبەری نظامی سەرمایەداری. کۆتا بابەتیشمان بابەتێکە لەسەر دەستفرۆشی و کاری بێکاری. هیوادارم تاوکو کۆتایی ئەم بابەتانە لەگەڵمانە بن، فەرمون با ئێساش دەست پێ بکەین. لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا چی ڕوودەدات؟ جگە لە ئەشکەنجەکانی وەزارەتی ئیسلاحات، هیچ دامەزراوەیەک لە ئێراندا بە ئەندازەی دەسەڵاتی دادوەری و زیندانەکانی کۆماری ئیسلامی نیشاندەری ڕوخساری دزێ و دژە مرۆڤیەکەی ئەم ڕژێمە نین. ئەو راپۆرتانەی لە زیندانەکانەوە بڵاو دەبنەوە نیشانەی کارەساتێکی بەمانای واقعی قسەیە لە خراپی خۆراک و خۆراکێک کە نایەتە خواردن یاخود بۆ خواردن ناشێن، لە نەبوونی ئیمکاناتە سەرەتایەکانی پاکردنەوە و تەندروستی، لە جێهێشتنی نەخۆشەکان بە حاڵی خۆیانەوە، لە قەرەباڵغی زۆر لە شوێنێکی بچووکدا، لە گیانەکردنەوەی زیندانیەت سیاسی و ئاساییەکان، لە دابەشکردنی مادە هۆشبەرەکان لەلایەن ئەفسەرەکانی زیندانەوە کە زیاتریش منداڵان و لاوانی کردوتە ئامانج، لە ڕەفتاری خراپ لەگەڵ زیندانبانەکان و وەسوکایەتی بەردەوام بە زیندانیەکان، لە نەبوونی تەلەڤیزیۆن و کتێبخانە و هۆڵی گەلێک ئاستەنگ و کێشەی دیکە کە بەردەوام زیندانیەکان لەگەڵی ڕوبەڕوو دەبنەوە. بەڵام لەبارەی بارودۆخی زیندانیە سیاسیەکانی زیندانەکانی کۆماری ئیسلامی لەمەش خراپترە. سەرەڕای زەختی خێزانەکان لە ناوخۆی وڵات و زەختی دامەزراوە مرۆڤ دۆستەکانی نێودەوڵەتی لە دەرەوەی وڵات، کۆماری ئیسلامی هێشتا چەند هەزار زیندانی سیاسی لە چەند زیندانێکی ئاوادا بە بەندکراوی ڕاگرتووە. ڕژێم نەک هەر فشاری پشتگوێ خستووە یان فشارانەی پشتگوێ خستووە، بەڵکو لە بەدەیان چالاکی مەدەنی کە هەوڵیان داوە دیواری سانسۆر و درودڵێکی ڕژێم بشکێنن خسوونەتە زیندان. سەرڕای بەڵێنەکانی سەرۆکی دەسەڵاتی دادوەری لە بارەی ناردنی زیندانیە سیاسیەکان بە مۆڵەتەوە، تەنها ژمارەیەکی پەنجەژمێر ئەوانیش بە دابینکردنی گەرەنتی قورس بۆ مۆڵەت نێردراون. زۆربەیان هێشتا لە زیندان دەژین. ژمارەیەکی زۆری زیندانیە سیاسیەکان لە بەندی زیندانیە تاوانبارە کێشەیەکاندا دەژین و سەرنجێک نەدراوە بە داواکاریە بەردەوامەکەیان لەبارەی جێبەجێکردنی بنەمای جیاکردنەوەی تاوانەکان. بە بێگومان گەلی خەباتکاری ئێران منداڵەکانی خۆیان لە زیندانەکانی ڕژێمی ئیسلامیدا بە تەنها ناهێڵنەوە. ئەمجارە دەرگاکانی زیندانەکان بە کۆششی گەلی ڕاپەڕێ و لە دەرەوەی زیندانەکان دەشکێندرێن و زیندانیە سیاسیەکان دەگەڕێنەوە بۆ باوەشی پڕ خۆشەویستی خێزانەکانیان و زیندانیە تاوانە ئاساییەکانیش پەڕاوگەکانیان کە لە دەستگای دادوەری گەندەڵی کۆماری ئیسلامیدا پەیوەستکراون بە سوودمەندبوون لە بەرزترین ئاستی دادپەروەری و یەکسانی و مرۆڤایەتی بازبینی دەکرێن. باغی پراتی لاویم به سمر ما گلگنم چی لسرما بو بالام چی هات بسرما گلگنم آرزوم بو او سفر رگی جیان بی که چی روح تنیا جاده چولو سفر ما گلگنم روح تنیا جاده چولو سفر ما گلگنم لیوی پردای کم جوانی ماچد تبی چشتی شونم آرق دردال شرما گلگنم استکج داود کدی
صد شعری تازم گلکا با بزانی دل لسرو هست هرما گلگنم با بزانی دل لسرو هست هرما گلگنم چاوەکانت هان مەدەن بۆ جوان پەرستی و شێری تەڕ بسبب پارچەی غەزەڵ نەبڕا بە بەرما گوڵگەنم داخی بمهری و غەم و ئازار و جانم چێشت بوو داخی هجرم ما ئەویشت ناچی گەرما گوڵگەنم داخی هجرم ما ئەویشت ناجی گەرما گوڵگەنم چاوەکانت بۆ دەخەیتە بەرنیگای سەردی هەوەس تۆ گەشی نەچێشتووە ئازاری سەرما گوڵگەنم عمری کورتم تازە مەودای هاتنت نادا گوڵم لێرە سەر گۆڕم قسە و باست ئەگەرما گوڵگەنم لێرە سەر گۆڕم قسە و باست ئەگەرما گوڵگەنم کۆماری ئیسلامی و ژینگە لە ماوەی 46 ساڵی ڕابردووی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا ژینگەی ئێران گەورەترین و قەرەبوو نەکراوەترین خەسارەتەکانی وەبەرکەوتووە. ئەم ڕژێمە نەتەنیا ژیانی ئەمڕۆی زۆربەی هەرە زۆری خەڵکی ئێرانی بەفیڕۆ داوە و نەتەنیا ئێرانی کردووەتە زیندانێکی گەورە بۆ دانیشتوانی بەڵکو بۆتە هۆکاری لەناوبردننی ژینگەی نەسڵەکانی داهاتووی ئەم وڵاتەش. لە دەورانی دەسەڵاتی ئەم ڕژێمەدا بەهۆی کاری نەزانانە و سیاسەتی قازانجپەرستانە و کردەوەی نابەرپرسانە ئەنبارە ئاویەکانی ژێر ئەرزی بەتاڵ بوون و دەریاچە و تەڵاوەکان وشک بوون. لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا بەرینایی دارستانەکانی ئێران بەهۆی ئاگرکەوتنەوەی لە ئەنقەست و نەزانستە و یان نەویستانە و یان بەهۆی دروستکردنی باڵەخانە و سەیرانگاکان لەلایەن خاوەنانی سەروەت و دەسەڵات و هەروەها سازکردنی خانوبەرە بە نیوەی خۆی گەیشتووە. لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا 90% زیندەوەری کێوی ئێران لە ناوچوون بەهۆی چالاکی قازانجپەرستانە. ئێران لە بوار پەرەسەندنی بیابان و لە ناوچوونی خاکەوە پلەی یەکەمی جیهانی پێدراوە. بە پێی راپۆرتی ڕێکخراوی تەندروستی جیهانی ساڵانە 28,000 کەس لە خەڵکی ئێران بەهۆی نەخۆشیەکانی پەیوەندیدار بە پیسبوونی هەواوە گیان لەدەزەدەن. ئەگەر تەنیا بەشێک لەو ملیاردها دۆلارەی کە هەموو ساڵێ دەکرێتە خەرجی پرۆژەی نەزانانەی موشەکی ئەتۆمی و بەهێزکردنی هێزی سەرکوتی خەڵکو و دەکرێتە هەزینەی دەستێوەردان لە وڵاتانی ناوچەکە و یان هەزینەی ناوەند و دامەزراوەکانی پەرەپێدەری دواکەوتووی و خورافات، خراپایەتە خزمەت پێشگرتن لە ناوچوونی خاک و پەرستنی دارستانەکان و ڕێگری لە پیسبوونی هەوای شارەکان ڕەنگ بێ هیچ کاشایەتی وەها کارەساتگەلێکی ژینگەیی نەبووینایە. کۆماری ئیسلامی نەتەنیا دەست ناداتە
زیندووکردنەوەی دارستانەکان بەڵکو و دەست لە ناو دەستی سرمایهدارە قازانج پەرستەکان بە وێرانکردنی ژینگە بارودۆخەکە لەوەی کە هەیە بەردەوام خراپتر دەکات. دەوڵەتێک کە خاوەنی یەکێک لە بەهێزترین ماشێنە جەنگیەکانی ناوچەکەی و پتر لە 1 ملیۆن هێزی ڕێکخراوی نظامی هەیە دەیتوانی زۆر بە ئاسانی هەر چەشناگرکەوتنەوەیەکی لە ناکاو لە دارستانەکانی ئێران خامۆش بکات. بابەتی ژینگە تەنیا نمونەیەکە لە تاوانە ئاشکراکانی ڕژێمی کۆماری ئیسلامی دەرهەق سەرجەم کە بە کۆمەڵگای ئێران و ژیانی ئەمڕۆی مرۆڤەکان و نەسڵەکانی داهاتوویان بێگومان بەبێ هەوڵدان بۆ ڕزگاربوون لە چنگ ئەم ڕژێمەش هیواگەیشتن بە ژیانێکی ئاسوودە و ژینگەیەکی سالم بێمانایە. بەڵێ بینەرانی خۆشەویست ئێستاش باز لە بابەتی سێممان دەکەین ئازارەکانی منداڵ لەژێر سێبەری نظامی سەرمایەداریدا. نظامی چەوسێنەرانەی سەرمایەداری دنیای منداڵانی بە تەواوی شێواندووە و ئەم ئاسی پەزیرترین توێژەی کۆمەڵگای بەشەریەتی نوقمی بێمافی ستەم و بێعەدالەتی کردووە. ئاسوودەی ئەمنیەت شادی و خۆشگوزەرانی مافی بێ ئەملا ئەولای هەر منداڵێکە بەڵام زۆربەی منداڵانی جیهان لێی بێبەشن. لەژێر سێبەری بانکە چەند نهۆم و لە ناو ئەنبارە پڕ لە سەروەت و نیعمەتەکاندا منداڵان لە برسا دەمرن، لە سەرما هەڵدەلەرزن و لەبەر گەرما هەڵدەقرچێن، پێویستیان بەنان، ئاوی بەهداشتی و دەوا و دەرمان هەیە. نەخۆش و لاوازن، لە شێر کاری قورس و تاقەت پڕۆکێندا پشتیان دەچەمێتەوە، سوکایەتیان پێدەکرێت، ئازار دەدرێن، شەلاقیان لێ دەدرێت تا ئەرکەکانیان بەباشی بەڕێوە ببن، دەستەمە و ملکەچ یاخود دەستەمە و ملکەچیان بکەن. لە کۆمەڵگەی ئەمڕۆدا کەمنین ئەو منداڵانەی کە دووچاری خەمۆکی دەبن، لە ماڵ هەڵدێن و بەڕیزی منداڵانی سەرشەقام پەیوەست دەبن، دەکردرێن و دەفرۆشرێن و یاخود معتاد دەبن. ئەمجار تۆمەتبار دەکرێن، حکمی شەلاق و زیندان و ئیعدامیان بۆ دەردەچێت. لە یەک کەلامدا ئەو پەڕی دڵڕەقی و بێڕەحمی نائەداڵەتی دەرحەق بە منداڵان و بە واتایەکی تر دەرحەق بە کۆمەڵگای بەشەریەت بەگشتی بەڕێوە دەبرێت.
بەپێی ئامارە فەرمیە نێودەوڵەتیەکان 100 ملیۆن منداڵ شوێنی کارکردن و ژیانیان لەسەر شەقامەکانە. بەپێی ئاماری ڕێکخراوی یونیسێف ژمارەی منداڵانی سەرشەقام لە ئێران زیاترە لە 1 ملیۆن کەس. ئەم منداڵانەی سەرشەقام زۆرتر لە شارە گەورەکاندا پەرش و بڵاو بوونەتەوە. دیاردەی منداڵانی سەرشەقام لە ئێران بووەتە کارەساتێکی ئینسانی. بەشێک لەو منداڵانە وەکو بێمافترین بەشی کرێکارانی ئێران دەچەوسێنەوە. بەشێکی تر گیرۆدەی داوی تۆڕە مافیایەکانی قاچاق و بڵاوکردنەوەی مادە هۆشبەرەکان و یان تۆڕی مافیایی بازرگانی سێکسی و لەشفرۆشی دەبن. ئەم بەشە لە منداڵانی ئێران زۆرتر لە بەشەکانی دیکە دەکەونە بەر مەترسی تونند و تیژی لەم وڵاتە و لەگەڵ مەترسی تونند و تیژی دەست درێژی جنسی و مەرگی نابەوەخت بەرەوڕوو دەبنەوە. شێوەکانی بێمافی منداڵان لە ئێران تەنیا بە کارەساتی منداڵانی سەرشەقامەوە نەوەستاوە. لە سێبەری هەلومەرجی فەلاکەتباری ئابووری کە نظامی سەرمایەداری کۆماری ئیسلامی بەسەر کرێکاران و چینە دەستکورتەکانی کۆمەڵگایدا سەپاندووە، سەدان هەزار منداڵی دیکە لە دەرس خوێندن و قوتابخانە چوون و بێبەش بوون و لە کورەخانە، بەشەکانی وەرزێری، کارگەکانی قاڵی چنین و کارگە چکۆلەکانی تر بەبێ دەنگ دەچەوسێنەوە. کچان لە ئێران ئەوانیش وەکو نیوەیەک لە منداڵان جگە لەم کارەسات و بێمافیانە لە هەڵاوەردن و ئاپارتایسی جنسیەتی و بەڕێوەبردننی یاسا و ڕێسای دواکەوتوانەی ئیسلامیش ڕەنج دەبن. ئەمڕۆ لە کاتێکدا کە هیچ کات لە مێژووی کۆمەڵگای بەشەری گەشە سندنی تەکنەلۆژی و هێزە بەرهەمهێنەرەکان و پەرە ئەستنی قازانجەکانی کار بەم ڕادێر جیهانی نوقمی سەرۆت و سامان نەکردووە، بەڵام و لە هەمان حاڵدا بە ملیارد ئینسان لە بوونی حەوانە و ئاسایشی ژیانێکی شێوی ئینسانانە بێبەش کراون. بەڵام پێویستە ئەوە بڵێن یاخودەوە بگوترێ کە بە خۆشیەوە لەگەڵ هەموو ئەو نەهامەتیانەش لە ئێران لە پاڵ بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی دیکە لەوانە بزوتنەوەی کرێکاری یاخود بزوتنەوەی ژنان، بزوتنەوەی خوێندکاری و بزوتنەوەی شۆڕژگەڕانەی کوردستان، بزوتنەوەی بەرگری لە مافی منداڵان خەریکە لەناو دڵی کۆمەڵگادا ڕیشەدا دەکوتێت و گەشە دەکات. بێگومان ڕزگاری لە دەسەڵاتی کۆماری ئیسلامی دەرگایەکی نوێ بەرەو منداڵانی ئەو وڵاتەش دەگرێتەوە. دەسەڵاتی سیاسی دواڕۆژی ئێران ناتوانێ و ناشبێ درێژە دەر و هەڵگری ئەو دڵڕەقی و بێمافیانە بێ دەرحەق بە منداڵان کە کراو دەکرێت.
بەڵام مەخۆ مەگەری لە ئێستاوە بەچی دیارە کەچی لەو تەختی ناوچاوە نەنووسراوە بەڵێ بینەرانی خۆشەویست ئێستاش باز لە کۆتابابەتمان دەکەین دەستفرۆشی یاخود کاری بێکاری. دیاردەی دەستفرۆشی لە ئێران لە بارودۆخێکدا کە بێکاری لەو پەڕی خۆیدا و نە کارێکی ڕاستەقینە بۆ کەسانی ئامادەی کار هەیە و نە هەنگاوێکی بۆ دابینکردنی بژێوی ژیانی بێکاران هەڵگیراوە بووەتە پیشەی بەشێکی بەرچاو لە جەماوەری خەڵکی شار و دێهاتەکان لە تەمەنی جۆرا و جۆریشدا. ئەم دیاردەیە زەقترین نیشانەی بەرچاوی ڕێژەی بێکاری هەر کۆمەڵگایەکە. زۆربەی ئەم دەستفرۆشانە لاوانێکن کە تازە گەیشتونەتە تەمەنی کارکردن یاخود دەرسیان خوێندووە و زانکۆیان تەواو کردووە بەڵام شانسیێوەیان نەبووە تا کارێکی گونجاو نزیک لە شارەزاییەکەی خۆیان پەیدا بکەن. باشێکیان ئەو کرێکارە بێکارکراوانن کە کارەکانیان لە دەستدا و نەیانتوانیوە کارێکی تر بدۆزنەوە. ژمارەیەکیشیان کرێکارانێکن کە بەهۆی نەخۆشییان هۆکاری تر لە کارکەوتون و توانای کارکردنیان نییە و هیچ سەرچاوەیەکی داهاتی شک نابن. هەندێکیش ئەو ژن و پیاوە بە ساڵاچوانن کە هیچ بودجە و یارمەتیکی مانگانەی خانشینیان بۆ دابین نەکراوە یان ئەگەر بیشیان بێت بژێوی ژیانیان دابین ناکات. بەشێکیش کەسانێکن کە لەگەڵ ئەوەی کارێکی دیکەشیان هەیە بەڵام بەهۆی داهاتی کەمیانەوە توانای دابینکردنی ژیانی خۆیان و بنەماڵەکانیان نییە. بەداخرانی ناوەندەکانی کار و بەرهەمهێنان و بەرینتربوونەوەی ئاستی بێکاری ڕووکردنە دەستفرۆشی لە هەر کاتێکی دیکە زیاتر پەرەیسەندووە تا ئەو جێگایی کە لە گۆشە و کەناری هەموو شارێکدا بە سەتی دەستفرۆشی بڵاو کراوەتەوە و ڕۆژانە لەلایەن مەئمورانی کۆماری ئیسلامیەوە هێرشیان دەکرێتە سەر و گەلێک جاریش بۆ ترساندنیان و یاخود بە پاساوی کۆکنەوەی دەستفرۆشەکان تاوانی ناڕەوشتیان دەخرێتە پاڵ. زۆرترین بەساتی دەستفرۆشی دوای تاران کە بە بەراورد بە ڕێژەی دانیشتوانەکەی بەشی زۆری دەستفرۆشەکانی ئێرانی لە خۆ گرتۆیان دەگرێت. لە ناوچە سنووری و دواکەوت و ڕاگیراوەکانی وەکو کوردستان و سیستان و بەلوچستانیش بڵاو بوونەوە و زۆرترین هەواڵی هێرش بۆ سەر دەستفرۆشەکان تایبەت بەو ناوچانەیە. لەگەڵ بوونی هەڕەشەی بەردەوام و ئەو هێرشانەی دەکرێتە سەر دەستفرۆشەکان هیچ کامێکیان دڵیان بە کارێک خۆش نییە کە لە ڕووی ناچاریەوە هەڵیان بژاردەوە بەگشتی لەوەی کە ناچارن بەیانی تاشەو لەبەر گەرما و سەرما و لە ترس و دڵە ڕاوکی هێرشی مەئموران و هەڕەشەی باتۆمی پۆلیسدا بەسەربەرن ناڕازین. ئەمانە بێکارانی بە شوێن کارەوەن کە کارێکیان بێژگە لەمە دەست نەکەوتووە. کۆماری ئیسلامی نەتەنیا وەڵامێکی بۆ بێکارانی بە شوێن کارەوە پێنیە ئەو کاتەش کە خۆیان دەکەونە هەوڵ بۆ دابینکردنی بژێوی مەمرە و مەژی بنەماڵەکان ڕوو دەکەنە دەستفرۆشی. بە شێوەی جۆراوجۆر دەکەونە بەر هەموو جۆرە ئەزیەت و ئازارێک گەلێک تەرح و گەڵاڵە بۆ کۆکنەوەیان دادەڕێژن و بەکردەوەی دەردێنن. بە ناوی ناشرینکردنی سیمای شار کەلوپەلەکانیان لێزەوت دەکەن و دار و نەداریان بەتاڵان دەبن. بەڵێ بینەرانی خۆشەویست لێرەدا هاتینە کۆتایی لێکدانەوە هەڵوێستی ئەم جارەشمان. زۆر دڵخۆشم کە ئەگەر توانی بێتم هەندێک زانیاریم بەخشی بێت بە ئێوە. سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا لەگەڵمانە بوون تا لێکدانەوە هەڵوێستێکی تر هەر شاد بن. تازە تەمەن ڕۆی داخی گرانم
تمن روي ذاك قرانم شون بريكر خوش منازانم هرزو بسرچو والي ما وابو هرزو بسرچو والي ما وابو باقاهاتم هر وقت خوابو دسمال بين الباب وخم بقريم دسمال بين الباب وخم بقريم قنجتي لما أقريب وبيريم أما قنجي ما قرب سرفيريم حميد طازة تمن روي شوار وخسارم تازة تمن روي شوار وخسارم رابورتي بري ورزي بهارم وشاكيتر ببير وجيري وشاكيتر ببير وجيري وما ذكام بروي بيري دسمال بين الباب وخم بقريم دسمال بين الباب وخم بقريم أما قنجي ما أقريب وبيريم أما قنجي ما قرب سرفيريم تمن روي لا قريتوا طازة تمن روي لا قريتوا رجالي لاويم بچيديتوا وچالي دسو چاوي الكي چاوم وچالي دسو چاوي الكي چاوم اما جنبو خاوي انقاوم دسمال بين الباب وخم بقريم دسمال بين الباب وخم بقريم قنجتي لما أقريم وبيريم أما قنجي ما قرب سرفيريم ئەم گۆرانیە بە تایبەت پێشکەش بە پەنجەکەی مامۆستا حەمیدی خۆشەویست بە هەموو هەوادارەکانی. دەست و پەنجە کوردیە. جنت تمن روي هوار أي هوار
تازايا وتمن روي هوار أي هوار صال بصال علي هرخوز جنب بار جننتا وأزاري جسدي بينازم لتا وأزاري جسدي بينازم شوان هر آواد بمرق خوازم جواني أغلى جواني أغلى جواني لدسمان درجون خرما نزاني خوزق جواني كام أقرايوا خوزق جواني كام أقرايوا باسي بيرين بو أجرايوا باسي بيرين بو أجرايوا دسمال بينين بابكم بقري دسمال بينين بابكم